تا دێت بارقورسیەکانی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بۆ سەرشانی هاوڵاتیانی زیاتر دەبێت. لەو میانەیەشدا زۆری پارەی کارەبای پرۆژەی ڕووناچی هاوڵاتیانی بێزار کردووە. کارەبایەک ئەگەر خزمەتی هاوڵاتیان نەکاتن. تەها هەمزە هاوڵاتیەکی دانیشتووی ئیدارەی سۆرانە هیچ بڕەپارەیەکی کارەبا قەرزار نییە. کەچی مانجی ڕابردوو 604,000 دیناری کارەبای پرۆژەی ڕووناچی بۆ هاتۆتەوە لە کاتێکدا ئەو وەک خۆی دەڵێ بەپێی پێداویستی ڕۆژانە و بە ڕێژەیەکی کەم کارەبای بەکارهێناوە. ساکە من 604,750 دینارم بۆ هاتوتەوە. یعنی ئەمنە پرسم لە حکوومەتی کە موچەی بە 2 مانگ و 3 مانگ تاخیرە بیتن یانە 45 و 6 ڕۆژ تاخیرە بیتن موچەکە چ معقولە حکوومەت داوای ئەوەی بکاتن کە کرێی کارەبایەکەی لە کاتی خۆی بدەنەگەنە پاش 50 ڕۆژ کارە باشت لێ ئەبڕن. کارەبایەک ئەگەر خزمەتی هاوڵاتیان نەکاتن، کارەبایەک ئەگەر گیزەرێکی پێگەرم نەکەی حەمامێکی پێ بکاتن کابرا لە ماڵەوە ژووری منداڵەکانی پێگەرم کاتەوە هیچ نەبی، یعنی بەس بۆ ڕۆناکایی ئەو ڕۆناکاییەمان بۆ چییە؟ وەڵڵاهی برا بە ئەو ڕۆناکاییەش با نەپایە. خۆ لە وڵاتانی دیکەش کارەبا کرێی کارەبا وەرەگیرێتن بەس لە هیچ وڵاتەشی کە چامان لێ کردی لە هیچ وڵاتەشیوەکی کوردستانی گران نییە. ڕستکردنی باری سەرشانی هاوڵاتیان و هاوشێوەی کۆمپانیاکان بازرگانیکردن پێیان بە ناوی پرۆژەی خزمەتگوزاری داهێنانی دەسەڵاتدارانی هەرێمە. ڕەچاوی ئەوەی کراوە کە بەرپرسەکان چۆن ئەو پارەیان دەست دەکەوێت. شارەزایەت شیبواری ئابووری دەڵێ ئەو کارە باگرانیەی لە کوردستان هەیە لە هیچ شوێنێکی دنیا بوونی نییە. ناکرێ پارەی کارەبا لە داهاتی تاک زیاتر بێت. کارەبای زیرەک واقعی لە هاتووە کارەبایەکی زیرەکە بۆ خوڕتانەوەی خەڵک، بۆ ئەوەی خەڵکەکە چە هەموو ئەوەی هەیە تونێتی هەمووی هەلوش بکات. یعنی ناکرێ حکوومەتێک کار بۆ ئەوەی بکاکە خەم و خەفەت بۆ خەڵکی زیاد بکە کە لە ڕووی داراییەوە لە ڕووی ئابوووریەوە کۆمەڵێک بزنسمان هاتوون ئەو حکوومەتە بەڕێوە دەبن. بەڕاستی حکوومەتداری بەو شێوازی ناکرێت لە هەموو پێوەرەکانی دنیا بوو. کاکە بڕۆ ئێران نزیکترین وڵاتە، بڕۆ تورکیا، بڕۆ هەر وڵاتێکی لێبینی لە 20 وڵاتی لە تقریبا 23 وڵاتی عەربی، 19 وڵاتی، 16 وڵاتی عەربی هەیە. هیچ وڵاتێک بەخەت وشیمەی کاربا بەو ڕادەیە بۆ نایەتەوە. ئەتۆ دەبێت ڕەچاوی تاک ڕێژەی تا بکەی. ئایا موچەی تاک چەندە؟ 500,000 ئەتو دەکرێت 500,000 200,000 بۆ بێتەوە. ئەدی کرێچیەک پێشمەرگەیە کرێچی بێ و پێشمەرگەش بێ موچەکەی 501,000 بێ دەشێ 200,000 بۆ بێتەوە. ئەدی کرێخانی ئەدی نابێ شتێکی بخوا. پرۆژەی ڕووناچی یان هەر ناوێکی دیکە کە کارەبای 24 کاتژمێری دابین بکە وەک هەر خزمەتگوزاریەکی دیکە مافێکی هاوڵاتیانە کە دەبوودەیان ساڵ لەمەوبەر دابین بکرایە. بەڵام وەک پێشبینی دەکرا لە وەرزی زستاندا ئەوە ئاشکرا بوو کە پرۆژەکە بەراورد بە وڵاتانی دیکە و بێ لێکدانەوەی دۆخی ئابووری زیاتر بۆ هەڵتەکاندنی گیرفانی هاوڵاتیانە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پێام سۆران.